بەنیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکردن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەو هیواین کە ئەم ڕۆژە و بڕگە و بابەتانی ئامادەمان کردووە کە سوودی هەبێ بۆ ئێوە و ئەم کاتژمێرە وزەیەکی باش بێەوە بەخشین بەیانی تۆش باشەکە یان باش سڵاوتان لەبێ عزیزان خۆشحاڵ نەم بەیانە لەگەڵتانین بێگومان بابەت و بڕگەی جیاوازمان هەیە بەڵام بابەتی سەرەکیمە ئەمڕۆ جیاوازیکردن دەبێت لە نێوان وێنەی ڕاستەقینە و وێنەی فەیکەکان کاریگەریان لەسەر هاوڵاتیان و لەسەر بینەر بەڵام سەرتا بزانین ناونیشانەکان چی تری تێدایە ئەمڕۆی بەیانی 24 کوردستان 24 وێنەی ساختەوە و فەیکەکانی ڕووداوی هێرشە موشکێکی ماڵی شەهید پێشڕەو بڵاو دەکاتەوە. لە دهۆک ڕێوڕەسمی ناساندن و بڵاوکردنەوەی 14 کتێب بەڕێوەچوو. لە ساڵی ڕابردوو 590 گەنج لە دهۆک بەشداریان لە خولەکانی ڕایەنانی پیشەیی کردووە. هم به هیچ شکلکی قبیل نکن جوره کدی که اف ظلمه الخلق ما بیتکرن الهفلر بیت سلیمانی بیتن دهوک بیتن زاخو بیت آکر بیت خلق بگناه یاد کشتن زنباوی بچیکی چی او بچیکی تقریبا نبیه سالک هفته هش هیوه نه هیوه هات کشتن زنباوی چونیه کۆماری ئیسلامی ئێران بە چەندی موشەکی بارزی پێشکەوتووی توانی یەک منداڵی تەمەن یەک ساڵی بپێچێت بەڵام بە هەموو موشەکی دیە ناتوانێت ئیرادەی کورد و کوردستان بپێچێت. لە ماوەی ڕابردوو لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان وەکو هەڵوێست و هاوخەمی و پاڵپشتی بۆ ئەم هێرشە موشەکەی کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان گردبوونەوەی ناڕەزایی دژی ئەم هێرشانە ئەنجام درا بێگومان چین و توێژە جیاوازەکان بەیەکەوە کۆبوونەوە و هەوڵیاندا ناڕەزایەتی خۆیان دەنجی خۆیان بگەینە هەموو جیهان بۆ ئەم هێرشە ناڕەوای کراوەتە سەر هەرێمی کوردستان و تایبەت هەولێر جا ئەم جارە لە ئاکرێ و بەردەڕەش خۆپیشاندانێکی جەماوەریان لە ناو سنتەری قەزای ئاکرێ ئەنجامدا و هەر لەو گردبوونەوەیدا بەتوندی سەرکۆنەی هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێریان کرد هاوکات خۆپشاندەران داوایان کرد کە چیتر ڕێگە نەدرێت هێرشی لەو شێوەیە دووبارە ببێتەوە هاوڵاتیانی سڤیل نەکرێن ئامانج. بە هەلگرتنا ئاڵاین کوردستانێ و بلندکردنا دروشمن جدا جدا ڕۆنشتوانن هەردوو قەزاین ئاکری و بەردەڕەش بەهەڤڕە ئیدانا هێرشێن خۆمارە ئیسلامیا ئیرانێ کرن بۆ سەر هەولێرە پایتەختێ هەرێما کوردستانێ. ڤیڤیان ئافرەتەکە کریستیانە ئەو بە هەلگرتنا ئاڵای کوردستانێ یا بەشداری ناواڤێ خڕڤەبوونێ بووی و ئەو دەبێژیتن کو نابێتن ئارامیە هەیی لە هەرێما کوردستانێ بهێتە تێکدان. وەک مەسیحی وەک بسڵمان وەک ئێزدی هەمی ئەمێ لەوێ کوردستانێ ژین وەکی برا ما نەبێت لمە تێکدان جیاکێ مە جێمە خۆشە بلە بەڵاخۆڵمە وەکەم بەسە حتا کەنگی داگر کرد. دناوێ خڕڤەبوونا جەماوەریدا پشکداران دانەت دیار کرن کو divêt îran hêrişên xwe rabigirîtin da ku aştî û aramiya heyî li deverê nehête têkdan û çi dîkesên sivîl jî nebine qurbanî. و ام خلکێکی ئاشتیخوازین کوردستان ملەتی کورد مێژوێ دا هەتانû که ئاشتیخوازە برایەتی divêt cîranetiya baş divêt. ماژی خەلکە کوردستانی بەتونترین شێوە ئیدانە بێ هێرشێک تیرۆریستێککەن بۆ سەر کوردستانê ئەمە گەلێک کوردستانê گەلێکی ئاشتی خوازی ما نەبێتن یعنی ئەv هێرشا بەردەوام بن بەوی شێوەی ما دەبێتن بهێنە ڕاوەستاندن نابێت بە هیچ شێوەکی جێ قبولی نییە خەڵکی سیڤیل بهێتە کوشتن. بروژانە لە ناوخۆ دەربەی هەرێما کوردستانێ هەمی گەلێ کورد لەسەر بنەمایێ بەرگریکردنێ لە بەرژەوەندیە نەتەوەیی یە ڕابووی سەر پێیان و ئەوان دەبێتن بڤان خۆنیشاندانان ئیدانا هێرشên ئیرانê bikin.
لجیر دروشمه ایراده و مچیا بچه هیرش و موشکان ناهجیتن افروکا جماهر هر دو قضاین آکری و بردرش لویره ایدانه و هیرشین ایران بوسر حولیری کرنو اوان دانا دیار کرنجی کنابید اف هیرشه به نف دوباره کرنوه. آری حسین کردستان 24 آکری. لە هەولێر ڕێوڕسمێکی ماتەمینی بۆ شەهید پێشڕە و دزەی و ژینەی کچی بەڕێوە چوو کە کەس و کار و ژمارەیەک بەرپرس و تەنانەت منداڵانی باخچەی ساوایان بە ناوی نامەیەک بۆ ژینە کە بچووکترین شەهیدی هێرشە موشەکیە بالیستیەکەی ئێران بۆ سەر هەولێر بوو منداڵانیش بەشداریان تێدا کرد بوو کەس و کاری شەهید پێشڕە و دزەی هەموو ئەو تۆمەت و پاسا و بێ بنەمایانە ڕەت دەکەنەوە کە کۆماری ئیسلامی ئێران دەیداتە پاڵ شەهید پێشڕەوە. پەپولەکانی کوردستانن دیاری بۆ شەهید ژینە دەنێرنە ئاسمان. ئەم تاوانە گەورە و بچووکی نیگەران کردووە. ڕێزان جگە لە فەرمێسکەکانی هیچی دیکەی نییە پێشکەشی ژینەی تەمەنی 11 مانگی بکات. هیچی بینیمە بەزگم لۆی دەستێ. هیچی نیمە وەڵڵا. کوردم ئیسلامم. خۆشم جەرگم سوتایە بۆچی ئەو داکەی کاگای لە هیچ نییە. خوا سەبووری مام دەی ئینشاءڵڵا. ئاخر خەمی کوردستان بی ئینشاءڵڵا. لە هەولێر ڕێوڕسمێکی ماتەمینی بۆ شەهید پێشڕە و دزەیی و ژینەی کچی بەڕێوەچوو. خانەوادەکەی هەموو تۆمەت و پاساوە بێبنەماکانی کۆماری ئیسلامی ئێران ڕەت دەکەنەوە. هیوادارین کەواتی ڕۆستان بە سزای خۆیان بگەن و هەروەها ئێمە وەکو لەماڵەی شەهید بەڕاستی یعنی نەک کاکە پێشڕە و هەروەها ژینە خانیش بەڵکو زۆران شەهیدانی کوردستان کەوا دەتوانم بڵێم کە ئەوانە هەمووی کە شەهید بوونە لە ڕێگای کوردستان شەهید بوونە لە ڕێگای هەریەکە بە پێی خۆی یعنی چ چەکدا چ شۆڕش جێر بێ چ پێشمەرگە بێتن چ کابرایەک بێ کە خاوەن ئەزمون بێ و یا زانست بێتن و یان کابرایەک بێ کە وڵاتەکەی ئاوادان کردەوە پێکاک پێشە و ژێک لەو کەسانە بکە وڵاتەکەی ئاوادا کردەوە بۆیە دژمنانی کورد و کوردستان چاویان پێ هەڵنەهات. کەس بە خەیاڵی دانەدەهات ڕۆژێک ئەو شوێنەی کە شەهید پێشڕە و دروستی کرد ببێتە پەیکەرێک بۆ ماتەمینی خاوەنەکەی. ئەو زوڵم و تاوانەی بەرامبەر بە شاری هەولێر و هەرێمی کوردستان کرا هێندە گەورەیە پرسە بە کۆمەڵەکان تاوا نابن لێرە. هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە یەک دەنگ یەک پەیامیان هەیە. ئەویش ئەوەیە کە دەبێت نەتەوە یەکگرتوەکانی و یەکێتی ئەوروپا جگە لە سەرکۆنەکردن هەڵوێستیان هەبێت. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. بەهۆی ئەو هێرشە موشکیەی کە بە موشکی بالیستی ئێران کرایە سەر هەولێری پایتەخت و ماڵە سیڤیلەکانی هەولێر بوونە قوربانی و زیانی گیانی و مادی بەر خێزانەکانی دانیشتووی مەلا ئۆمەر کەوت هەر لەو کاتە ئافرەتێکی دووگیان کە بە کۆرپەلەیەکی تەمەن 5 مانگ لە کاتی هێرشە موشکەکە بەو هێرشە دووچاری کەوتن و یاخود بڵین حاڵەتێک بۆ تۆ کە بەداخەوە منداڵە 5 مانگەی لە سکیدا لەدەستداوە. ئەمانە و دەیان ڕووداوی دیکەی تراژیدی و ناخەژێن لەم هێرشە موشەکەی ئێران بۆ سەر هەولێری پایتەخت بیندرا و دواتر ئەم ئافرەتە ئەوەی هاژە باز دەکە بوراوەتەوە گەیاندراتە نەخۆشخانە و نەشتەرگەری بۆ کراوە پزیشکەکان گیانیان لە مەترسی ڕزگار کردووە بەڵام وەکو گوتی کۆرپەلەکەی گیانی لەدەستداوە و کوردستان 24 چیرۆکی ئەم خێزانە دەژێڕێتەوە کە لە کاتی هێرشە موشکەکە زیانی گیانی و مادیان بەرکەوتووە. دایکی شەهیدی پێنجەمی هێرشە موشکیە بالیستیەکانی ئێران دوای 7 ڕۆژ دەگەڕێتەوە ماڵەکەی. ئاوات قوربانیەکی دیکەی هێرشە موشکیەکانە. ئەو شەوە بۆ هۆی گیانەدەستدانی کۆرپەکەی.
شۆکی لە دەستدانی کۆرپەکەی و کاریگەری موشەکەکان بەری نەداوە. دۆخی تەندروستی ناجێگیرە. کۆرپەکەی ناوسکی تەمەنی 5 مانگ بووە. بڕیاریاندا بوو ناوی بنێن ئانیتا. کۆرپەکەیان بووە تا شەهیدی پێنجەمی هێرشە موشکیەکان و مەیلی کچیشی تا ئێستا دۆخی دەرونی شێواوە. ترسای مەیلی؟ بەس هاوارمان دەکرد دوای هاتیینە ئێرە و لە هەوش خۆم چوم زۆر حاڵم خراپ بوو لەم دەتوانی هیچ شتێک بکەم. حملیشم هەبوو سکم بۆ 4 بۆ 5 مانگ دەچوو بەهۆی شۆکەکەەوە بەهۆی ترس و دڵەڕاوکەوە لە دەستماندا چوین بۆ خستەخانە وتی مەترسیداری هەیە بۆ سەر ژیانت. حاڵمان زۆر خراپ بوو. ینی ئەم داڵی ناوسکم هیچ تاوانێکی نەبوو ئاوامان بەسەر هات. ئێستا هەر شۆکم هەر ئەو شەوم بیردێتەوە لەبەرەوەی نەدەنگێک بوو نەدووان نەسیان زۆر گەورە بوو. جگە لە زیانی گیانی زیانیش بارخانوەکەیان کەوتووە. مەهدی باز لە ساتی هێرشە موشکیەکان دەکات کە بووەتەوە هۆی شکانی شوشە و پەنجەرەکان. خۆی و منداڵ و هاوسەر و خوشکێکیشی بە سووکی بریندار بوون. کاریگەری موشکەکان زیانی بارخانوەکەی داوە. مەترسی لەسەر داڕمانی خانوەکەشیان هەیە. هەروەمە زانی لە لای ماڵیم نەدا. زەرەر و زیانەکانیش ئەوە بوون کە منداڵەکەم لەدەستدا ئەو دووەمین زار ئەو حاڵەتەوە ڕووبداتەوە و ماڵشم ئەو هەلێ هاتەیەکە زەرەرکی زۆرن پێکات جامەکان هەمووشکان و ماڵەکەم دەرزی برد و ئەمن دەڵێم لە هاوپەیمانان داواکارم ئەوەیە کە ئیدانیان زۆر دەسەتۆم کەن و نەبیتە هۆی جارەکی دیکە کە ساڕۆخ یان درۆن لە هەرێمی کوردستان بدەن چکە ئێمە مەزلومی زاڵم نینە. نەبیتە هۆی ئەوەی کە حائیلەکی دیکە پەرتەوازە بیت و حالەکی دیکە ڕەشپۆش بن بەڕاستی ینی بەس هەتاکەنجی بەس فی سەبیلی ئەوەی کە ئەمە کوردین ئەو هەمان لی دەکەن. ئەم خێزانە دووجار زیانیان لە هێرشە موشکیەکانی ئێران بۆ سەرشاری هەولێر پێگەشتووە. جاری یەکەم بەهۆی هێرشە موشکەکانی ماڵی شێخباز بەرزنجی هاوسەرەکەی کە ئەو کاتەش دووگیان بوو تووشی شۆک بوو بەڵام منداڵەکەیان لەدەست نەدا. لە هێرشەکانی ماڵی شەید پێشڕەودزەیی جگەلەوەی کۆرپەکەیان لەدەستدا زەروزیانی مادی زۆریشیان بەرکەوتووە. ئێستا خێزانەکەی لە دۆخێکی تەندروستی خراپدایە کە شۆکی ئەو هێرشانە بەری نەداوە. وەشمەند ساڵق کوردستان 24 کۆمەڵگەی مەلا عومەر. هاژە ئەم گرژیانە ئێستا لە هەموو جیهان بەرەو زیادبوون دەڕوا بۆیە بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێت بەهۆی زیادبوونی گرژیەکان بە تایبەت ینی باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات گرژیەکان لە زیادبووندایە و هاوڵاتیانی ئەوروپیش هەندێکیان لێرە بوونەتە قوربانی. یەکێک لەوان کە منداڵێک بووە هەفتەی ڕابردوو لە هێرشەکەی هەولێر بۆتە قوربانی. بڵێ و جۆزف بۆرل ئاشکرایە کات کە داوا لە وڵاتانی ناوچەکە کات دان بەخۆیان دابکرن و کار بۆ کەمکردنەوەی گرژیەکانیش بکەن. زیادبوونی تونند و تویژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئاسیا بووەتە هۆی قوربانی بوونی خەڵکێکی زۆر و هەروەها سەقامگیری ناوچەکەی تێکداوە. لە ناو قوربانیەکان هاوڵاتی ئەوروپاش هەبوونە. یەکێک لەوان منداڵێکی بچووک بۆ کە هەفتەی ڕابردوو لە هەولێر بووە قوربانی. داوا لە هەموو لایەنەکانی ناوچەکە دەکەین دام بە خۆیان دابگرن و گرژیەکان کەم بکەنەوە. هێرشەکان لە ناوچەکە فراوان بوونە و کاریگەری لەسەر چەندین وڵات هەبووە وەک پاکستان، کوردستان، عێراق و سووریا و ئێران. نیگەرانیمان زیادی کردووە و داوا لە لایەنەکانی بەشدار لە گفتوگۆکان دەکەین هەوڵ بدەن ڕێگری لە تەشەنەکردنی تونند و تیژی لە ناوچەکە بکەن. وەزیری دەرەوەی هۆڵەندا لەبارەی هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر وەڵامی کوردستان 24دایەوە ڕاشی گەیان کە لە دۆخەکەنی گەران و سەرکۆنەی توندی هێرشەکانی سەر هەولێرەکەن. جا لە لێدوانەکەی کۆمەڵێک شتی تری تێدا بوو گوتیشی لە هێرشەکە چەند هاوڵاتێک جیانیان لەدەستدا و لە نێوانیاندا منداڵێکی 11 مانگەی هۆڵندی بووە و داوای ڕوونکردنەوەشیان لە ئێران کردووە.
سەرکونەی توندی هێرشەکانی سەر هەولێر دەکەین و لە بارودۆخەکانی گەرانین. داوامان لە ئێران کردووە خۆی لە فراوانکردنی ململانەی هەرێمی بە دوور بگرێت. خەمگینین بەوەی چەند هاوڵاتیە گیانیان لە دەستاوە و لە نێوانیاندا منداڵێکی 11 مانگانەی هۆڵندی هەبووە. هەر بۆیە ئێمە داوامان کردووە زانیاری زیاتر و ڕوونکردنەوەمان لەسەر هێرشەکان پێ بدرێت، چونکە ئەم هێرشانە بە ئامانجکردنی ئاسایشی هەرێمی ناوچەکان. attacking the territorial integrity. عم بهيج شكلك قبلنا كان جورك وديك أفصل ما الخلق ما بيتكرن الهافلير بيت سليموني بيتن دهوك بيتن زاخو بيت آكري بيت خلق بگناه هاتی کشتن زنباوی بچیکی چیا و بچیکی تقریبا نبی سالک هفته هش هیوا نه هیوا هاتی کشتن زنباوی چونیه کۆماری ئیسلامی ئێران بە چەندین موشەکی بالستی پێشکەوتووی توانی یەک منداری تەمەنێک ساڵی بپێچێت بەڵام بە هەموو موشەکی دیان ناتوانێت ئیرادەی کورد و کوردستان بپێچێت. هاژە لە ماوەی ڕابردوو دوای هێرشە موشکەکەی سەر هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت میدیاکانی ئێران ینی بە سڕی کاریان لەسەرەوە دەکرد بتوانن شتێک بدۆزنەوە بۆی باوەڕ بە خەڵک بێنن باوەڕ بە جیهان بێنن کە ئەو هێرشەی کردویانە سەر هەرێمی کوردستان هێرشێک نەبووە بۆ سەر ماڵێکی سڤیل بەڵکو هێرشێک بووە بۆ بارەگایەکی ئیسرائیلی بۆیە هەستان چەند وێنەیەکی فەیکیان دروست کرد وێنەکە لە سۆشیال میدیا زۆر بڵاو بووە. بەڵێ وەکو بیانوویان لێ کردووە چەندەمانە بیانووی زۆر لاوازن بیانونین بۆ هیچ هێرشکردنە سەرەوە هەتا ئەگەر ینی بیانوەکانیشیان بگرن دواتر ئەوەندن بە ناشرینی و بە لاوازی گرن ئەکەوێتەوە سەر جارێکی دیکە لاوازی خۆیان و بڵاوکردنەوەی وێنەیەک بە دەستکاریەوە لە ڕێگەی فۆتۆشۆپۆ لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە ئەمە دەنگۆی لێکەوتەوە هەرای ناوەتەوە تا وێنەی شەید پێشڕە و دزەی خراوەتە پاڵ وێنەی حەخامێک گوایە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەبووە ئەوەندەی پێناچێت کوردستان 24 ڕاستیەکان ئاشکراکات و ئەوەی کە لە وێنەکە دەرکەوتووە گەورە حەخامێکی ڕووسیە جا تۆڕی ئەکسیش وەڵامی دایەوە ڕایگەیان وێنەکە فەیکە و لە وێنە ڕاستەقینەکەدا پێشڕە و دزەی تێدا نییە ئێستا میدیا فەرمیەکانی ئێران لەسەر بڵاوکردنەوەی ئەم وێنەیە یەکتری تۆمەتبار دەکەن ینی خەریکن لە ناو یەکتری ڕیسوا دەکەن ئەو باوڵێن تۆمەتەکە دەخاتە پاڵ ئەو تۆمەتەکە دەخاتە پاڵ میدیاکەی هەموو لە ناویەک خەریکن بەهۆی ئەم هەڵەزەقەی کە ئەنجامیان داوە تووشی شەرمەزارێکی گەورەتریش دەبن. دوای کاردانەوەکان لەبارەی موشکبارانەکەی سوپای پاسداران بۆ سەر شاری هەولێر کە بەهۆیەوە دەکەسی سڤیل بوونە قوربانی و پاش ئەوەی ئاشکرا بوو کە پاساوەکانی ئێران بۆ ئەو هێرشە دوورن لە ڕاستیەوە ئەم جاریان سوپای پاسداران بەهۆی تەنگەتاوبوونیان پەنایان بۆ فۆتۆشۆپ برد و بەمەبەستی بەلا ڕێدابردننی ڕای گشتی جیهان و ناوچەکە وێنەی شەهید پێشڕە و دزەی لەگەڵ وێنەی گەورە حەخامێکدانا گوایە پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە بێ ئاگا لەوەی ئەو کەسەی وێنەکەی بەکارهێنراوە گەورە حاخامی ڕووسیا و کەسێکی ناسراوە لە جیهان. هەردووای بڵاوبوونەوەی ئەم وێنەیە لە میدیاکانی ئێران بە تایبەت ئەوانەی سەر بە سوپای پاسدارانن ناردنی ئەو وێنەیە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە بۆ دەسەڵاتدارێنی وڵاتەکەیان کوردستان 24 بە دوواداچوونی بۆ ئەو وێنەیە کردو لە ماوەیەکی کەمدا توانرا ئەو کەسایەتیە بناسرێتەوە و ڕاستیەکان بە بەڵگەوە بخاتە ڕوو زۆربەی میدیا ئێرانیەکان دوای بینینی ئەو ڕاستیانە بەپەلە ئەو هەواڵەیان لابرد. پاشکەمێک لە بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیە پلاتفۆرمی ئێکس وەڵامی دایەوە و پشتڕاستی کردەوە کە وێنەکە فەیکە و لە وێنە ڕاستەقینەکەدا پێشڕە و دزەی تێدانە. ئەگەر پرسیار بکرێت حاخامە ڕووسیەکە کێیە و ناوی ڕاستەقینەی چییە؟ ناوی ڕاستەقینەی گەورە حاخامەکەی ڕووسیا شلۆمۆدۆف پێنخۆس لازارە ناسراوە بە بێرن لازار. بێرن لازار سەرۆکی فێدراسیۆنی کۆمەڵگەی جووەکانی ڕووسیایە و لە کاروبارەکانیان نوێنەرایەتیان دەکات.
بەهۆی نزیکی لە ڤلادیمێر پوتنی سەرۆکی رووسیا و پشتیوانیکردنە سەرسەختەکەی لە سیاست و استراتیژەتی پوتن لە زۆربەی کۆمەڵگەی جیهان و رووسیا بە حەخەمەکەی پوتن ناوبانگی دەرکردووە. بەڕەچەلەک خەڵکی ئیتالیایە و لە شاری میلانی ئەو وڵاتە لە ساڵی 1964 لەدایک بووە. دانیشتووی رووسایە و لەبەر ئینتیماکەی بۆ سیاسەتەکانی رووسیا پوتن پارێزگاری لە کۆمەڵگەی جووەکان لە رووسیا دەکات. خاوەنی بنکەیەکی جەماوەری فراوانی یەهودیە و هەڵگیری هەردوو ڕەگەزنامەی رووسیا و ئەمریکایە. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی هەئارتسی ئیسرائیلی لە ساڵی 2017 کە دواتر لە میدیا عەرەبی و جیهانیەکان بڵاوکرایەوە، ناوبراو لەسەر فەرمانی ڤلادیمێر پوتن لە چوارچێوەی شاندێکی دیبلۆماسی بەنهێنی سەردانی تارانی کردووە و لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران کۆبووەتەوە. دوای ئەوەی کار لە کارترازە و میدیاکانی سوپای پاسداران نەیانتوانی با بڵاوکردنەوەی وێنەیەکی چاواشەکار ڕاستی موشەکبارانەکە پەردەپۆش بکەن لە ڕوونکردنەوەیەکدا ئاژانسی تەسنیمی ئێرانی دەڵێت ڕاستە ئەو بابەتە بەسەر ئێمەدا شکاوەتەوە، بەڵام بەر لەوەی لە ئاژانسەکەمان بڵاو ببێتەوە هەواڵەکە لە تەلەڤیزیۆنی پرێس تیڤی فەرمی ئێران بڵاوکراوەتەوە. بەمەش خەریکە میدیای فەرمی ئێران لەسەر ئەم هەواڵە چاواشەکاریە یەکتر تۆمەتبار دەکەن. هۆشیاربەنانی کوردستان 24. هەر لەسەر ئەم بابەتە ئەمە زۆر هەڵدەگرێ بەڕاستی ئەم فۆتۆشۆپە ئەم بوتانە گەورەیە، ینی بەوە نەوەستاون کە موشک بارانت دەکەن، هەستاون دەیانوێت پاساو بۆ ئەو هێرشانە بێننەوە کە ئەنجامیان داوە تا ناسینەوە و نەکەوتنە ژێر کاریگەریەکانی وێنە ساختە و دروستکراوەکانی نێو سوۆشیال میدیا کە بۆ جەنگی دەرونی هەندێک جار و بۆ چاواشەکاری بەکاردەهێنرێت. حاڵەتێکی زۆر ناخۆشە هاژە. ئێمە وەکو کورد زیاتر ڕەنگە هەستی پێ بکەین، بەتایبەت لەم دۆخی ئێستامە تێیداین لەگەڵەوە هێرشمان کراوەتە سەر دێن جەنگی دەرونیشت لەگەڵ دەکەن لە ڕێگەی میدیاکانەوە بە هەر شێوازێک بێت دێن ئەم جەگە لەگەڵ تۆ دەکەن، باری دەرونی دەشڵەژێنن، تۆمەتبارت دەکەن، یانی وانیشانە دەدەن کە تۆ مستحقی ئەو موشەکانە و مستحقی زیاتریش. بەڵام هیچ کات ئەو کارانە بەردەوامیان نابێت بە تایبەت کە میدیایەکی وەکو ڕاستە میدیایکی وەکو کوردستان 24 لە ماڵەکانی ئێوەیە هەبێت و کات بە هەوڵ و تێکۆشانی چەندین کەسی شارەزاوە پسپۆر لەو بوارەدا هەر زوو ناگەێنرێتە 24 کاتژمێر ئەو هەوڵانە پوچەڵەکرێتەوە و ڕاستیەکانی شانە درێت. بۆیە ئێمە ئەمڕۆ تەوەری سەرەکی پرۆگرامەکەمان باسکردنە لەسەر ئەو کارانە و لەسەر ئەو وێنە چاواشەکاریانە و بە گشتیش باز لەواکەین کە سەردەمی تەکنەلۆژیا چۆنێک پێشکەوت و کاریگەریەکانی چیە بێ. بۆیە میوانداری بەڕێز مامۆستا بەختیار حەمید سعیدمان کردووە کە مامۆستای زانکۆیە لێرە میوانێمێ. مامۆستا بەخێراتی ئەم کاتت باش. بەخێر بێ مامۆستا بەخێر بێ. مامۆستا پێش هەموو شتێ باباسێکی ئەوە بکەین ڕووداوەکان یاخود تاوانەکان لە مێژە لەگەڵ مرۆڤایەتیە دەستیان پێ کردووە، بەڵام هەڵبەت دۆزینەوەی تاوانەکان و دەستنیشانکردنی و یاسا لەگەڵیدا ڕۆشتووە. ئێستا لەم سەردەمە تاوانەکان لەوانەیە ئاسانتر بێ، بەڵام ئەی دۆزینەوە و یاخود ڕێگە چارە یاخود یاسا هەموو ئەمانش هاوتەریب لەگەڵ یان ڕۆشتووە یاخود ئەستەمە. زۆر سپاس. دیارە بە نسبەت بابەتی ساختە یان با بڵین بابەتی فەیک ئەو بابەتە وێنە بێت ڤیدیۆبی تێکست بی بە درێژایی مێژوو بوونی هەبووە و لەگەڵ گۆڕانکاری لە خۆناغەکانی ژیان و لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا ئەو بابەتانە وردە گۆڕانکاریان بەسەردا هاتووە. ئەوەی پێشتر کراوە بۆ با بڵین ساختەکردنی وێنە لەوانەیە تاڕادەیەک ئیشەکە زەحمەتتر بووە، هەروەها ناسینەوەی ئەو وێنە ساختانش تاڕادەیەک ئاسانتر بووە، زیاتر هەستی پێکراوە لەبەر ئەوەی تەکنۆلۆژیا وەکو ئێستا پێشکەوتونە بووە ئەو تەکنیکانەی کە لە بۆ دەستکاریکردنی ئەو وێنانە بەکار هاتوون وەکو ئێستا پێشکەوتونە بوون. بەڵام ئەوەی ئێستا دەکرێت ڕۆژ لە دوای ڕۆژ خۆتان دەزانن ڕەوتی تەکنەلۆژیا و تەکنیکی با بڵێن بەرهەمهێنان لە پێشکەوتندایە و لە گۆڕانکاریدایە. ئەگەر باز لە وێنەی ساختە بکەین یان با بڵێن بابەتی فەیک بکەین، ئێستا دەبینین لە جگە لە وێنە لە ڤیدیۆش ساختەکاری دەکرێت، لە دەنجیش ساختەکاری دەکرێت بە تایبەت لەگەڵ پێشکەوتنی
تەکنەلۆژیای ژیری دەست کرد ئەو کارانە زۆر ئاسان بۆ ئەو کەسانی کەوا لەو بابەتانە ئیش دەکەن یان مەبەستیانە ئیش لەو بابەتانە بکەن واتە ساختەکاری بکەن بۆ ناسینەوەی سەرەتا بابینە سەر ساختەی وێنە کاتێک کە باڵێن تەنگژەیەکی سیاسی دروست دەبیان لە کاتی شەڕ کاتێک کە باڵێن لایەنە نەیارەکان دەست بە بڵاوکردنەوەی پروپاگەندە و شایع و دەنگۆ دەکەن دوو ڕێگا دەتوانین بڵێن دوو ڕێگا دەگرنە بەر لە بۆ ساختەکردنی وێنە کە یەکێکیان ساختە نییە بەڵام کات و شوێنی بڵاوکردنەوەکەی ساختەیە لە بۆ نمونە کەسێک چەند ساڵێک پێش ئێستا وێنەیەکی گرتووە ڕەنگە لە بارودۆخێکی تایبەت ئەو وێنەی گرتووە بەڵام کاتێک کە ئەو کەسە با بڵێن ئەگەر لە بانگەشەی هەڵبژاردن مەسەلەن لە خۆی کاندید دەکا لە بۆ جێگای خۆی کاندیدەکە خۆی هەڵدەبژێرێ دێن ئەو وێنەی کە چەند ساڵێک پێش ئێستا بڵاوی وێنەکەی گرتووە ڕەنگە ئەو کات بڵاویش کرایەوەتەوە ئاسایی بۆ بەڵام ئێستا کە بڵاوی دەکەنەوە ئاسایی نییە کاتەکەی ئاسایی نییە بۆ لێدانێکە لەو کەسا یان ئەوەتە لە بارودۆخێک بڵاوی دەکەنەوە کە بارودۆخەکە ئێستا گونجاو نییە ئەوە وێنەکە خۆی ساختە نییە بەڵام کاتەکەی یعنی ئەو وێنەی کە بڵاو دەکرێتەوە لە ئێستادا نەگیراوە یان ئەو ڤیددیۆ لە ئێستادا تۆمار نەکراوە پێشتر تۆمارکراوە بەڵام ئێستا دێن ئەوان بەکاری دێنەوەکو چەکێک لە دژی ئەو کەسە زۆری دووەم بریتە لە ساختەکردنی وێنە ئەوەی کە لێرەدا باستان کردو ئاماژەتان پێدا کە زیاتر بۆ چاواشەکاری بەکاردێ زیاتر وەکو زەنجی دەرونی بەرامبەر بە لایەنە نەیارەکان بەرامبەر بە کەسانی دیکە بەکاری دێنن ئەوە زۆربەی جار دەبینین وێنەکان وێنەی ڕاستەقینە نین وەکو ئەوی پێشترین کە وێنەی ڕاستەقینە بوون لە کاتێکی دیکە بڵاو بکرێنەوە بەڵکو وێنەی خۆیان وێنەکە ساختەکراوە وێنەکە دەستکاری کراوە کە چەندین تەکنیکی جیاوازی تێدا بەکاردێک وەکو ئاماژەتان پێدا دیارترینیان بەرنامەی فۆتۆشۆپە کە لە نێو خەڵکیش زۆر باش مامۆستا بەختە دەمەوێت لەسەر ئەمە بوەستن خاڵی دووەم ینی ڕەنگە تۆ وەکو پسپۆڕێک ئێمە وەکو میدیاکارێک هەندێک جار بتوانین دێکی جیا بکەینەوە ئەمە وێنە ساختەکەیە ئەن ئەمە وێنە ڕاستەقینەکەیە بەڵام چ ڕێگایەک هەیە بۆ ئەوەی خەڵکی ئاسایی وەرگر بینەر بەکارهێنەر لە هەنی کەم ڕۆشنبیرێکی هەبێ لەسەر ئەم بابەتە زیاکردنەوەی وێنەی ساختە وێنەی ڕاستەقینە خۆی زیاکردنەوەی وێنەی ساختە لە وێنەی ڕاستەقینە بۆ کەسانی ئاسایی دەتوانن بڵێن تا ڕادەیەک زەحمەتە لەبەرەوەی ئەوانەی کە وێنەکە ساختە دەکەن حتمما کەسانێکن کە کەسانی پرۆفیشناڵن پیشەین لە کارەکەی خۆیاندا وە لە بەکارهێنانی ئەو ئەپلیکیشن و ئەو تەکنیکانی کە وێنەکەی پێساختە دەکەن ئەوانەی کە با بڵێن شارەزاییان لەو بەرنامانەدا هەیە یان کەسانی با بڵێن ئاستی ڕۆشنبیریان تۆزێک بەرزە دەتوانن چەند ڕێگایەک هەیە بۆ ناسینەوە ئەو وێنە ساختانە دەتوان وێبسایت هەیە ئەو وێنەی کە تۆ گومانت لێ هەیە داخلی ئەو وێبسایتەی دەکەی ئەو وێبسایتە کۆمەڵێک پێکهاتە و با بڵێن ئۆپشنت دەداتێ بۆ ئەوەی بتوانانی ئەو وێنەی پێ بناسیەوە لە بۆ نمونە مەسەلەن ئەو وێنەی کەوا ساختە کراوە کاتێک کە دەیهێنن لەسەر وێنەیەکی ڕاستەقینەی دادنێن لە ڕێگەی ئەو وێبسایتەوە تۆ دەتوانیت پێوانەی هەر بە چاو تەماشای بکەی دیارە پێوانەی پێکسلەکانی دەکەی ئەو پێکسلانەی کە ئەو وێنە ڕاستەقینەی لێ پێکاتوە جیاوازە قەبارەکەی جیاوازە ڕنگ ڕێژی پێکسلەکانی جیاوازە لەو وێنەی کە ساختەیە و لە سەری دانراوە بەڵام ئەوە بۆ کەسانی ئاسایی تا ڕادەیەک زەحمەتە بچێت لە وێنەکە ببا لە نێو ئەو وێبسایتە تایبەتانە ئەپلۆدی بکە و دواتر بێ ئەو بەراوردانە بکە باشترین ڕێگا بە بڕوای من ئەوەیە کە ئەو کەسێکەوە لە با بڵێن وێنەکە دێتە بەردەستی وێنەکە دەبینی لە بەتایبەت لە سۆشیال میدیا یەکەم شت بزانی لە چ سەرچاوەیەکەوە ئەو وێنەیە ئاراستە کراوە ئەو دەستگایە یان با بڵێن ئەو ناوەندەی کە وێنەکەی بڵاو کردێتەوە سەرەتا بێ لەو ناوەندە یان با بڵێن لەو دامەزراوە میدیایە دڵنیا بێتەوە بزانی چ دامەزراوەیەکی میدیاییە دواتر زوو بڕیار نەدا لەسەر بابەتەکە یعنی خۆمان دەبینین زۆر زار لە سۆشیال میدیا بابەتێک بڵاو دەکرێتەوە بابەتێکی فەیک بڵاو دەکرێتەوە بەدایان کۆمنت دەنووسێ لەوانەیە کۆمنتی زۆر زمانی با بڵێن زبر و زمانی وشەی نەشیاو بەکاردێ هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە بەکارهێنەر زوو بڕیار دەدا لەسەر بابەتەکە هێشتان دڵنیانە بۆ تۆلەوەی کە ئایا بابەتەکە ڕاستە یان ساختە کراوە دێ بڕیاری لەسەردا واتە خاڵی یەکەم بزانی لە سەرچاوەیەک ئاراست کراوە خاڵی دووەم ئەوەیە کە زوو بڕیار نەدەی
دواتر بێ لەو ناوەندانەی یان با بڵێن لەو دامەزراوانەی کە فەرمی و متمانە پێکراون بە دوای ئەو هەواڵەدا بگەڕی بزانانی ئایا ئەو هەواڵە لەو ناوەندە فەرمیانە لەو دامەزراوە فەرمیانە بڵاو کراوەتەوە یان ئەوەتە ئەوان قسەیەکی دیکەیان هەیە لەسەر ئەو بابەتە ئەگەر هاتوو لەو دامەزراوە فەرمی و متمانە پێکراوانەوە بڵاو کراوە هەمان پشتڕاستی ئەو هەواڵەی کردەوە ئەو کات هەواڵەکە دەتوانی وەکو هەواڵێکی ڕاست یان وەکو وێنەیەکی ڕاست قبوڵی بکەیت چونکە خۆمان دەزانین ئێستا بەهۆی با بڵێن گۆڕانکاری لە ئامرازەکانی میدیا و هاتنەکانی میدیای نوێ سۆشیال میدیا بە تایبەت لە هەموو سەکۆیەکانی بەکارهێنەرشی زۆری هەیە و بڵاوبوونەوەکەشی زۆر خێرایە پێشتر ڕەنگە لە ڕێگای ڕۆژنامە مەسەلەن یان لە ڕێگای گۆڤارەکان وێنە بڵاو دەکرایەوە ڕەنگە چەند ڕۆژێک یان با بڵێن چەند کاتژمێرێکی دەویستاوەکو دەگەیشتە دەستی وەرگر و تەمەشای وێنەکەی دەکرد و لێکدانەوەی لە بۆ دەکرد بەڵام ئێستا خۆتان دەزانن بە چرکە و بە لە حەزاتە ئەو بابەتانە بڵاو دەکەن مەبەستەکەی منیش یەکەم جار کە پرسیارەکەم لەکردێر ئەوە بوو لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا هەموو ئامێرە زیرەکەکان وە زیرەکی دەستکردیش کازانین ئێستا تەواو کۆپی هەموو شتێکە کرێت دەنگە ڕەنگە کەسایەتیەکە لەگەڵ ئەمەیە ئایا هیچ چارەسەرێک هەیە لەگەڵ ئەو خێرایی پێشکەوتنە بە هەمان شێوە خێراییەک بێت بۆ چارەسەر و دۆزینەوەی ئۆرجیناڵەکە ئەوە لەلایەن وەکو باسم کرد لەلایەن کەسانی شارەزا و کەسانی پسپۆر ڕەنگە تاڕادەیەک وەکو دەڵێن بۆ هەموو دەردێک دەرمانێک هەیە دەتوانی با بڵێن چارەسەری ئەو بابەتەی پێ بکە و بابەتە فەیکەکان لێک جیا بکاتەوە بەڵام بۆ کەسێکی ئاسایی کە بەکارهێنەری سۆشیال میدیایە وێنەیەک دێتە بەردەستی شارەزایەکی ئەو تۆی لە بەرنمەکانی مۆبایل و لە بەرنمەکانی ئەو بابەتانەی کەەوە بەکاردێن لەو ساختەکردنی ئەو وێنانە شارەزایەکی ئەو تۆی نیە ڕەنگە بۆ ئەو تاڕادەیەکی زۆر زەحمەت بی ئاسان نەبی جیاکردنەوەی وێنە و هەنێ حاڵەتە ئەگەر بەنمونە ڤیددیۆیەک بوو یا دەنگێک بە تایبەت دەنگ کە ئێستا لە زیرەکی دەستکرداوەکو خۆی ئەکرێت هیچ حاڵەتێک هەیە یاخود هیچ ڕێگە چارەیەک هەیە بۆ جیاکردنەوەی دەنگەکە یاخودنا ئەگەر نەبوو چی بکرێت لەم کاتەیە مەبەستت ئەوەیە چۆن یعنی لە لای ئەو کەسەی کە با بڵێن بەکارهێنەرە یان من با بە نمونەیەک پێت بڵم کاتێک دەنگی من بە نموناڵم دەنگی من بەکارەهێنرێ بۆ کەسێکی تر بە زیرەکی دەستێت باشە هیچ ڕێگەیەک هەیە بۆی جێکاتەوە دەنگەکە جیا بکاتەوە ئەوە خۆی تەکنیکی دیپفەیکی پێدەگوترێت کە ئەوە زۆر لە دەستکاریکردنی وێنە و لە ساختەکردنی وێنە دەتوانم بڵێم مەترسیدارترە بەڵام ئیش لەسەرکردنی تاڕادەیەک زەحمەتە بۆ نمونە تۆ قسەیەکت نەکردووە یان با بڵێن تێکستێک تۆ نەتخوێندۆتەوە یان لە جێگای قسە لەسەر نەکردووە بەڵام کەسێک دێ ئەو قسەیە دەکات تۆنی دەنجی تۆ دەخاتە سەر ئەو قسانی کە خۆی مەبەستیتی دەیکا لێرەدا ئەو کەسێک کە گوێ لێ دەبێت ڕێک وەکو ئەو وایە هەست دەکاکەوە ئەوە دەنجی تۆی ینی جیاکردنەوەی زۆر زەحمەتە جگەلەوە دەتوانن ڤیددیۆ دروست بکەن ئەگەر هاتوو هیچ ڤیددیۆیان لە بەردەست نەبێت تەنانەت لە ڕێگە یەک فۆتۆ تەنانەت لە ڕێگە یەک فرێمی بەرچاویش دەکەوێت لە کلامەکان ینی بۆ نمونە ئەستێرەکانی سینەما یاریزانانی تۆپی پێ بەبێوی بەخۆیان ئامادەیان هەبێت لەگەڵ کۆمپانیاک ڕێککەوتنێک دەکەن کۆمپانیاکە بۆ خۆی کارەکە دەکا یاریزانەکە ڕزامەندی خۆیانە ڕزامەندی خۆیان مەبەستم ینی کە دەکرێت ڤیددیۆکە دروست بڵێ ئاسانە زۆر ئاسانە دروستکردنی بەڵام لەلایەن کەسانی پسپۆر نەک لەلایەن کەسانی ئاسایی بەڵام ئەوە ینی ئەو شتا کە دروست دەکرێت لەلایەن کەسانی ئاسایی جیاکردنەوەی زەحمەتە زۆر ئەوەش دەوەستێتە سەر ئاستی ڕۆشنبیری کەسەکان ئەوانەی کە با بڵێن بەکارهێنەری سۆشیال میدیان یا وەرگری بابەتە میدیایەکانن ڕەنگە لە لایوان تۆزێک زەحمەت بێ ئەوانەی کە ئاستی ڕۆشنبیریان تاڕادەیەک نزمە بەڵام خۆشبەختانە ئێستا دەبینین کە بە تایبەت لە نێو چینی گەنجان ئەو نەوەی ئێستا لە ڕووی بەکارهێنانی تەکنەلۆژیا و ناسینەوەی بابەتەکان تاڕادەیەکی زۆر باش شارەزایەکی زۆر باشیان هەیە و ڕۆشنبیریەکی زۆر باشیان هەیە تاڕادەیەکی باش دەتوانن ئەو بابەتانە لێکجیا بکەنەوە ئامۆستا بەختیار دەزانین وەرگری ئێمە ینی ئێستا بە تایبەت سۆشیال میدیا سەی دەکەی منداڵی سەروی 12 ساڵ و هەرزەکار تاوەکو گەنج پێگەیشت و تەنانەت پیریش هەموو سۆشیال میدیا بەکاردێنن زۆربیان ئەو پەیجانێک کە بەناوبانگن بۆ نمونە کوردستان 24 لە مۆبایلەکەیان هەیە کاتێک کە وێنەیەک دێتە پێشت کاریگەری دەرونی چی بەجێ دێڵێ لەسەر وەرگر بەدڵنیاییەوە
هەموو بابەتێک کە لە میدیا بڵاو دەکرێتەوە بەلایانی باش و لایانی خراپ کاریگەری خۆی دروست دەکات ئەو بابەتانەی کەوا مەبەستی من کاریگەری لەسەر ئەم وێنەیە من وەکو کوردێک وێنەیەکی لەم شێوێ دەبینم ئابەدڵنیاییەوە ینی دەمویست ئاماژە بۆ بکەم کە حتمما کە وێنەیەک بڵاو دەکرێتەوە ئەو وێنەیە ئەگەر با بڵێن هەرچیەک بێ کاریگەریەک لەسەر ئەو وەرگرە هەر دروست دەکات بەتایبەت ئەو وێنانەی کەەوە ساختەکراون یا وێنەی فەیکن بەدڵنیایە کاریگەری خراپ وە کاریگەری نێگەتیڤ لەسەر ئەو کەسە دروست دەکەوە ڕەنگە زۆر جار ببێتە هۆکاری ئەوەی کە گۆڕانکاری لە بیرکردنەوە و لە بۆچوونی ئەو کەسە دروست بکە ئەگەر بێت و یعنی ئەو کەسانی کە مەبەست کە با بڵێن ئەو بابەتانە بڵاو دەکەنەوە حتمما ئامانجەکەیان ئەوەیە کە گۆڕانکاریێک لە بیرکردنەوەی ئەو کەسە دروست بکەن یان ئەوە تا کاریگەری لەسەر ڕای گشتی دروست بکەن بۆ ئەوەی پشتڕاستی ئیشەکانی خۆیان بکەنەوە مەسەلەن کارێک دەکا بۆ ئەوی ڕەوایەتی بە ئیشەکەی خۆی بدا لە بەرامبەردا دێ پروپاگەندە بڵاو دەکاتەوە لە بەرامبەردا دێ وێنەی ساختە بڵاو دەکاتەوە ڤیدیۆی ساختە بڵاو دەکاتەوە بۆ ئەوەی شەرعیەت بە کارەکەی خۆی بدا بەدڵنیاییەوە ئەوانش کاریگەری لەسەر وەرگر دروست دەکا و کاریگەری خراپ دروست دەکا و ڕەنگە زۆر جاران خەڵکو وەرگر بەلاڕێدا با کاتێککە ئەو پەیامانیان ئاراستە دەکاوە خۆشیان ڕەنگە ئامانجیان ئەوە بێکەوە هەم کاریگەریەکی خراپ دروست بکەن هەم ڕای گشتی و خەڵکیش بەلاڕێدا ببن ڕاستە بێگومان کاتێکیش کە ئەو هەوڵانیان ئەو کەسە خۆی لە ژیاندا نەماوە ئەمە زۆر شێوازێکی ترسنۆکانەیە هەڵبەت ئەگەر شەید پێشڕەو لە ژیاندا بمایە بە دروستی ناوی هەر لەسەر بابەتەکەەوە بێنین ئەوە ئەو کات نیان نەتوانی و پێشتریش کە لە ژیاندا بوو بۆ نانتوانی هەمووم شتانە گەر ڕاستەکەن بیانوتە وێ هەرچەندە فەیک بکرێ یاخود هەر ڕۆژێکگێ دەرەکەوێت بە تایبەت دەگەر بمێنێتەوە مامسا خۆشحاڵ بووین تۆ ڕوونکردنەوەی باشتدا سپاس بۆیەوە سپاسکە و زانیاریانەتان بەخشی بە بینەر و بیستەر زۆر سپاس دووبارە بەخێر بێ بەس لە کەش و هەوا بکەین دۆخەکە تۆزێک بگۆڕین زانین کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی هەرێمی کوردستان بەگشتی کوردستانی گەورەش چۆنە هاژە هەرچیەک بێت ژیان ناوەستێ
ینی بە هەر شێوازێک ئێمەی کورد بە دەیان و سەدان و هەزاران ساڵە بە شێوازی جیاواز ستەممان لێ دەکرێت هێرشمان دەکرێتە سەر بەڵام لەو بیرکردنەوە و لەو ڕەوتەی کە هەمانە ئێمە لامان نەداوە لە سەریشی بەردەوام دەبین و بە دەیان و سەدان هێرشی دیکەش یان لە لای ئێمە هەر بەردەوام ئەوکو خۆی جاوە هەکار لە مێژوو زۆر جوان سەلمێنراوە ئەگەر دوژمنانی کوردستان یەک تۆست زۆر نا مێژووی کوردستان بخوێنەوە یان ببینەوە بزانن چۆنە ئەوە ئیتر دە ساڵە گرن چونکە خۆیان هیلاکەکەن لە بەرۆی بە مێژووی کوردستان هیچ کات کورد کۆڵی نەداوە و ژیانی بەردەوام کردوتەوە لە دوای هەموو ئەو کارە سات و نەهامەتیانی بەسەری هێناوە هەر هەوڵیاوەتەوە بۆ ژیان جامەش بەس لە خەسڵەتی مرۆڤ و مرۆڤی بەهێز و خۆڕاگرا هەیە ینی کاتێک کە مرۆڤ ئومێدی هەبوو هیوایەکی هەبوو بە ژیان ویستی بژی ویستی خۆڕاگر بێ ئەوە بەرگی هەموو سەختیان ناگرێ و بەردەوامە بێت ئێمە هەمومان لە نێو شەڕ لە نێو جەنگ لە نێو تەم گەورە بووین بۆیە یعنی هەر کەسێک کە لە کوردستان لە دایک بووە و لە کوردستان ژیا و لە کوردستان گەورە بووە بەرگەی هەموو هێرش و هەموو فشارێکی هەم دەرونی هەم جەستەیش دەگرێت ئێستا دوای ئەم هێرشێکە کراوە سەر هەولێر جارێکی دیکە لە شارەکانی هەرێمی کوردستان ژیان ئاسایی دەستی پێکردەوە و قوتابخانەکان بوونەوە دەوام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکن مامەڵی هاوڵاتیان ڕای دەکەن لەمان کادا بابەتە ئەدەبی و هزری و ڕۆشنبیریەکانیش وەکو خۆی دەڕوا کە ساڵانە لە دهۆک ژمارەیەکی زۆر لە گەنجان لە بەڕێبەراتی ڕاهێنانی پیشەیی فێری پیشەی نوێ دەکرێن و ڕێگاکانی کارکردن لە بازاڕی کاریان پێنیشان دەدرێت بەڵێ هەر لە ساڵانی ڕابردوو نزیکەی 590 گەنج لە ئاخولەکانی ڕاهێنانی پیشەی بەشداریان کردووە و تیوانی ویانە ببنە خاوەنی پیشەی خۆیان بەشێک لەو گەنجانە کە بەشداری خولەکانەکەن توانی ویانە هەر یەکێکیان 5 کەسی تر لەگەڵ خۆیان بخاتە سەرکار ئەو خولە چ ڕۆژ بوون 30 ڕۆژ گرێدۆی بوون بە کۆڤێرین چاودێریەوە 10 ڕۆژی دیجی گرێدۆی بوون بە بزنزێڤە و بەرفرەکردنەوە هەزرۆن هەروەسان پشتی ئەس خلاص بوومش دەورێ بوو من گەلێک دەرفەتین کۆری هۆتن ئەم بەردەوام لێت گەڕیین بۆ هەندێ بزانین گەنجên me heza çi pîşeyekê heye operêka hikûmeta Herêma Kurdistanê em di bo buwaran da vekirina xulên taybet pêdgehînîn. Her kesekê fêr bî jî wextê projeyekî bi xwe vedket bîtin 4 nefer 5 nefer an pitir jî li gel xwe de nekarî. Evet tiştekî gelekî baş e rastî yanî gencî me nûke jî ku bijin roj bi rojê yê beref rêveberiyametên Di sala derbasbûyî da nêzîkî 509 kesan ji her du regezan mifa ji xulên rêveberiya rahênanên pêşeyî dîtiye û nûke da pitiriyawa xudan karêr xwên taybetin. Hikûmeta Herêma Kurdistanê ya berdewam e bi pêgehandin û meşqirina gencan. Ji bo hindê şarazabin de hemû biyavekê karî da. û li rêveberiya rahênanên pêşeyî jî pitinê sala derbasbûyî zêdetirî 588 gencan pêgehandîne ku pitiriya wan nûke da xudankar û pîşeyên xwên taybetin. Çekdar Cemal Kurdistan 24 Dog هەر لە دهۆکە مێنینەوە کە ڕێوڕسمی ناساندن و بڵاوکردنەوەی چواردە پەرتووکی نوێ بەڕێوە چوو و لە ڕێوڕسمەکەدا ژمارەیەک لە نووسەر و ڕۆشنبیر و خوێنەری کتێبیش بەشداری ڕێوڕسمەکە بوون. بەڕێوەبەراتی ڕۆشنبیری دهۆک ڕای دەگەێنێت پرۆژەی گرنجیدان بە نووسەران و بە کتێب بەردەوام دەبێت. هۆلا محەممەد عارف جزیریە ئالین حکومی و نویسەر و ڕەوشانبیر حازرن ڕێوڕسمێن ئیمزاکردنا 14 پەرتووکێن جوداجدایە نویسەرێن دهۆکێ چەندین ساڵن بەردەوام
بۆ دیرۆکا کوردستانی دنویسن. پرتوکا من جرناب و نشانت حماية آينيت هوزانا نخازا كردي دايا ادوي پرتوكي دا مشايا جلك جريكت فلسفي اتناف برا نخازيه و آيني و جريدانا حداثب لاين ديني با رول شاعرة كرد يتنخاص الدبرة بهدينا الهر دبرة يجي مشاعرك هالبجارتيا بابتيانا امد وگريانا جلك جدرين علمي وما بحثي كريكا او هريما كردستاني چاوا چيبو و او قناخ چاوا رويدان توي قناخ چاوا ريبتشون بە پشتەوانیا پارێزگاری دهۆکێ و بە هەلکەفتە ساڵڤەگەرە دامەزراندنە کۆمارە کوردستان لە مەهاباتێ و بە هەماهەنگی دگەل ڕێوەبەریا چاپ و وشانێ ئاف چالاکی بڕێوەچوو و پەرتووک هاتنە ئیمزاکردن. خوشحالی و ابروکک و وی مراسی ماش هجیدا اف کوما پرتوکا هاتنه چاپ کردن و جماروان دانه اوید کو ابروکه دهنه بالاف کردن نزدیکی 1500 دانه نه. پەرتووکێن هاتنە ئیمزاکردن بۆچی عێراق نابێتە دەوڵەتێکە فەدراڵ و کورد و وارگەهێوان دیسان پێشهاتێن سیاسی لە کوردستانە عێراقی و ناسنامە کورد یانەتەوی دەڕوومانە چیرۆکە گێستەیی و هێمەین ئاینی دهۆزانە نیوخازا کوردیدا هەندێکی دنجی. دناوە چالاکیەدا چاردە نویسەرێن کورد کار و خەباتە خۆیان چەندین ساڵە کردنە پەرتووک و دەور هاتنە ئیمزاکردن لە هەمان دەمدا پارێزگاری دۆگی بریاردا کو بتە پشتەوانیە هەموو نویسەرا بکەن تاکو بکارە بن کارێ خۆدا بەردەوام بڕن. مارشنگالی کوردستان 24 دۆک. بەرگە و بابەتەکانیم بەیانی 24مان پێشکەشکردن بۆ هیواین کە هەمیشە بینەری شاشە جوانەکەی کوردستان 24 بن تا وزەیەکی باشتان هەبێ تا هەموو وێنەیەکیش بەڕاستی و بەڕوونی ببینن و هیوای ڕۆژێکی زۆر باشتان بۆ دەخوازی کاتێک خۆش.